کاک زریانەوەی ڕاگەندراوەکو هێڵی گشتی هەش خاڵە لە پشت پەردەوە لەسەر چی پێکاتون لەسەر چ شتێک ڕێکەوتی لەسەر کراوە؟ وڵێ زۆر سپاس خۆی لە ڕاستیا وەکو دکتۆر شێکۆش باسی کرد دوو ڕووداوی گرنگ تەسیریان هەبوو لەسەر ئەم ڕێکەوتنە یەکەمیان پەیامەکەی ئۆجەلانە کە ڕاستەخۆ داوای لە مەزلوم عەبدی کردووە کە لەگەڵ سووریا ڕێک کرد و خاڵی دووەمیش پەیوەندی بەم ڕووداوانەی سووریاوە هەیە و ئەم کوشتارەی کە لە ڕۆژانی ڕابردوو ڕوویدا کە حقیقەت چی لە ڕۆژانی ڕابردووە خەریکە ئەستێرەی بەختی الشەرع جۆلانی گۆڕا بە الشەرع دنیا خەریک بوو ئیمەیجێکی وای دروستەکرد لە ڕۆژانی ڕابردووە ئەمە کەوتە مەترسێکی گەورە بووە ئەم ڕێکەوتنە بە جۆرێک پەلەپەلی پێوە دیارە بۆی کە ئەو دیمەنە چاک بکرێتەوە بەڵام تەنیا پەلەپەلیش نییە ناکرێ وەکو پەلەپەل سێریکەین چونکە ئەمە زیاتر لە 2 مانگە دانوستاندنێکی چڕ هەیە لە سوئیسرا دانوستاندنێکی چڕ هەیە لە قەتەر دانوستاندنێکی چڕ هەیە بە نێوبژیوانی ئەمریکا و حتا ڕاستەوخۆ لەگەڵ تورکیاشە دانوستاندن هەیە و ئەوەی کە لی کەوتۆتەوە ئەمەیە کە ئێستا ڕوویداوە جا ئەگەر دەرفەت هەبێ ئەتوانم کۆمەڵێک زانیاری هەیە لەسەر پشتپەردەی ئەوەی کە چی ڕوویداوە باسی ئەوە بکەین یەکەمیانەوەیە کە ڕێککەوتون هەردوو لا ڕێککەوتون باس لەسەرەوە کرێت کە دامەزراوە ئیداری و سەربازیەکان تێکەڵاوی دەوڵەتی سووریا بکرێت ئەمە لە پشت پەردەوە ڕێککەوتن کراوە لەسەرەوەی کە هەسەدە وەکو پێکهاتە ئەمێنێتەوە بەڵام ناوی خۆی ئەگۆڕێت وەکو ئەبێتە فێرقەیەک لە فێرقەی سوپای سووریای نوێ وەلامان کاتیشا بەشێک لە فەرماندەکانی هەسەدە بە احتیمالی زۆر ئەچنە نێو وەزارەتی بەرگری سووریا و احتیمالێکی زۆر هەیە کە جێگری وەزیری بەرگریش گفتوگۆ لەسەر ئەمە شەکرێت کە جێگری وەزیری بەرگری سووریاش بدرێت بە کورد ئەمە یەک لەو بابەتانەیە کە گفتوگۆی لەسەرکرێت وە گفتوگۆی لەسەر کراوە بە جۆرێک خاڵێکی دیکە ئەوەیە کە ڕێککەوتن کراوە لەسەرەوەی کە گفتوگۆ کراوە لەسەرەوەی کە بابەتی ئیدارەکە بهێڵڕێتەوە بۆ دوایی ئەمەی کە ئەگوترێت کە مافی کورد لە دەستورا بچەسپێنرێت چۆنچۆنی ئەچەسپێنرێت ئەمە شتێکە لە حقیقەتە ئەمێنێتەوە بە قۆناغی دواتر و لە قۆناغی داهاتووە یەکلا بێتەوە کە ئەم مافی کوردە چۆن ئەمێنێتەوە بەڵام خودی ئیشارەکردن بەوەی کە دەواازە سنووریەکان نەوت و فڕۆکەخانەکان سوپای سووریا یاخود دەوڵەتی سووریا ڕۆڵی تێدا هەبێ معنای وایە کە زمنیان ڕێککەوتون لەسەرەوەی کە ئیدارەکە بە شێوەیەکی لامەرکزی بمێنێتەوە تەنانەت ئەگەر ناوی ئیدارەی مرکزیش نەبێت مەسەر لێ ئیدارەی لامەرکزیش نەبێت بۆیە ئەوەی کە من بیستومەوەی کە ئەو معلوماتی وەرمگرتووە تقریبا ڕێککەوتن لەسەر ئەم بابەتەش کراوە لەسەر مۆزوعی گەڕانەوەی ئاوارەکان ڕێککەوتنێک کراوە تاوەکو مانگێکی دیکە بەشێکی زۆری ئاوارەکانی ئافرین بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان و ئەم دانوسانش ڕاستەخۆ لەگەڵ تورکەکانە کراوە نەک لەگەڵ ئەحمەد شەرع کراوە بۆیە ئەمە تۆزە ئەوەرەی ناوخۆی یەتنێ یان ئاوارەی ئەفرینەوەی کە بەڵێ یانی ئەوەی کە ڕاستەخۆ لەگەڵ ئەویدی لاف هاتنە دەربارە ئەو وەچبەرێکن گۆڕ شەڕێک و چێ بوو لە ئەفرین لەشکەرکێشە ناوچەیەکی سووریە چونە ناوچەکردن ناکەین دەربە ئاوارەکانی ئەفرین ئەگەرنەوە بە شوێنی خۆیان بەشێکی زۆریان و احتیمە گفتوگویەکی شەیە لەسەر مۆزوعی حەلکردنی ئیدارەکردنی سەرەکانی بەڵام هێشتا ڕێککەوتن نەکراوە لەسەرەوەی کە ئایا ئیدارەکردنی سەرەکانی چۆنی بێ و بە احتیمالی زۆر بە قەناعەتی من لەوانەیە یەکێک لە ئۆپشنەکان لە داهاتووە ئەوە بێت کە مەسەن هەندێک هێزی کوردی سەر بە ئەنە کەسە و ئەمانە بچنە ئەوێش ینی مەسەلەن احتیمالێک ئەوە هەیەک لە جیاتیەوەی کە گروپە چەکدارەکانی سەر بە سوپای نەتەوەی سووریا لەوێ بن ئەم گروپە هینانێکەوە لە شەڕی سەرەکانیان گرتوانە احتیمال ئەوە بێت بەڵام ئەوەی کە خاڵی سەرەکی لێرەدا لەم ڕێکەوتنە ئەوەیە کە ئەمە ڕێکەوتنێکە و پێشتر مەزلوم عەبدی لە یەکەم ڕێکەوتنی خۆیان داوای کردبوو لە ماوەی 2 ساڵە ئەم پرۆسەیە جێبگرە بەڵام ئێستا دیارە ڕێکەوتن لەسەرەوەی کە لە ماوەی ساڵێکە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت و ئەمەش معنای وایە هەردوو لا بۆ یەکتر تۆزێک تەنازولێکیان کردووە هەردوو لا پێویستیان بەم ڕێکەوتنە هەبوو هەم مەزلوم عەبدی پێویستی بەم ڕێکەوتنە هەبوو دەرچەیەکی گرنگ مەلەفی هین یەکلان نەبووەوە تاوەکو ئێستا مەلەفی شەڕوانە بیانیەکان یەکلان نەبووەوە ئەمەمان ئەبێ لە ویرنەچێکە پێ ئەچێ ئەمە هەنگاوی یەکەمی ڕێکەوتنەکە بێ هەنگاوی دووەمی ڕێکەوتنەکە احتیمالی زۆر هەیە پەیوەندی بە مۆزوعی ئیدارەوە هەبێ و لە دوای ئەوەش پەیوەندی بە قەزیەی
شەڕوانە بیانیەکانەوە بێت لە ناو هەسەدایە کە چارەنووسیان چی ببێت بەڵام ئەوەی کە هەیە لە حقیقەتە شتێکی خراپ نییە بە گوێرەی بارودۆخی ئێستا ئەو شەڕە و کاولکاریەکە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا ئەو کوشتار و قەتڵعامی کەوا ڕوویدا لە حقیقەتە بۆ عەلەویەکان کارەساتێکی گەورە بوو وەحشیەتێکی زۆر گەورە ڕوویدا بەرامبەر بە کۆمەلگای عەلەوی لەوێ بەڵام لە هەمان کاتیشە شەرعی ناچار کرد کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ کووردا بکات وە ڕاستە ڕێکەوتنێکی ئایدیال نییە ڕاستە ڕێکەوتنێکە کە لایەنی مۆغڵقی تێدا هەیە و ڕاستە ئەم قسانە کە خەتی ئەستورن گشتیان احتیمالی هەیە گۆڕانکاری بەسەردا بێت و دوجار هێزی تۆ لەسەر عەرزە ئەوە یەکلا کاتۆ کە ئەمانەت چۆن بەرەو چ لایەکە بکێشێت ئەگەر تۆ سبەی واتەمە گەرانتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە گەرانتی جێبەجێکردنەکە ئەمریکایە لەبیرت نەچێکە دوێنێ هەر دوێنێ ئەمریکا و رووسیا داوای کۆبنەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیان کرد بە پەلە لەسەر و دۆخی کە لە این ڕواداد وە گوشارێکی زۆر گەورەی ئەمریکەکان هەبە بۆی کام ڕێکەوتنە بکرێت ئەگینا بە قسەی شەرع بە یاخود بە قسەی هەندێک لایانی دیکە بە ئەم ڕێکەوتنت تۆزێک بە ئاسانی ناکرا ئەوەی کە هەیە